دنباش بینرین هجا جاره کردن بخیراتنا و دکم د برنامه کنو ج برنامه هفت رنگ بری هر تشتی هیویدارم گو تندرستی و باش به جاره کردن به هفدوره امی هرن گره که ناو بخچه چاندو هنرا رنگین دوی روشا زور و زحمت ده و ام برنامه خواه جه موسلی دست بید کن اف باجاره گو هاتو بو ایران کرن سر دستی داعشی لی بلی هیدی جیان لیفت گره هنرمندکی بناوی حکم الخطیب خواه شارت بوش بر داعش دماغو داعش دباجار دبو لیوی هنرا خواه نشارت هنرا خو بردوام کر حتانی آنا جی وی کاری دکه کاب هفدور لچیروکا وی گهدار بکن و بنرن به چاوایی. دما کو رخصتنا داعش باجاروی موصل داگیر کر هنرمند خوجهی حکم الخطیب بریار دا کو بمینه و بدزی نگار کشیه بکه. افجی مترسی بو لسرجیاناوی. لی 3 سالان پشتیویه که جگدارن داعش در باسی مالاوی بون و کاروی هنری ویران کرن. العصابات الإرهابية دخلوا إلى بيتي وحاولت الهروب منهم وهربت. ريخستنا تروریز در باسی مالا من بو. من هول دا کو بروم و از بسر کتم. من چافدری دکر کاوی چه به تابلوین من بکن. وان همو آرشیف و تابلو کارن من ین هنری شوطاندن. دم از وگر یا مالی من تشتک ندید. پشتی رزگار کرنا موصل ده سال 2017 ده ریفبر رادیویا الغد محمد الهاشمی پیوندی به الخطیب را کرد داکو بشداری پیشنگه هکا هف بش ببه درباره آزارنبره و هیوین پاشا روژه ین موصله. الخطیب یکسر قبول کرد. The message behind the exhibition is about showing life. پروژه الگل رادیو الغد دست بکر. دمکو سردانک آماده کر بو هندک هنرمندین عراقی و عرب بو موصله پشتی آزاد کرنا باجاری. پاشی قوناغ که داهینان دست بکر که هنرمندان به هفرا کار کر جبو پیدا کرنا پیامک یک بویی یا پیشانگه. وی که الخطیب و 38 هنرمندن دن جموصله دگشتک دا کو سالا که درش کر به دورندن ین عراق و جیهان عرب. ده انجاماوی کاری دا پیشنگه ها آنلاین یا گوگل بو هنر و چانده هاته هوله. اف پروژه 28 ماه یک هات را گهاندن. پیام آوی پیشانگه درباره نشاندان جیانا باجرکیه که دمکن نورمال را لدیروکان و جندر باز بویه. پاروکرن آوان پیامان بریا پلاتفورم نافنتوی را لگل جیهانه وکی گوگل بو هنر و چانده دی آلی کار با که پیاما موصله بچاوه هنرمندان بلاو بکه. جبر ویه که محاول دایا که ام پیشانگه که آنلاین دا مزرین. ریوبر گوگل بو هنر و چانده امید سود جرویترز را گوت داکو او هسته دوربونا جیوگرافی یا که هنرمندن موصله پی هزدکن وره هلانین نها ایدی کاروان لسر انترنیتیه و هر دم خلق لسران سری جیهانه دکارن ببینن. If you want to really get cut through online, you have to provide شوی کو ام پی بجداری سراسکرنا وی کاری بون نک هولدانک بو بیجینوان دوی تو وی تشتی یان وی تشتی ببیجی. ما تکنولوژیا بکار آنی دا کو آستا تماشاکرنا کارنوان ین هنری بلند و باشتر ببه. ده سال 2019 دا وان هنرمندان یکم پیشنگه ها هفبش لموصله وکر. بشرا 2 سالان کار کرد دا کو هنر خواه دینن سر انترنیته. موصل یکم پیشنگه ها خوی هنری به آوائه که زندی لسبات 2019 پیک آنی. اول موزخانه نشتیمانی هاته لدار خستن او دوراک و داعش تالان ویران کربو. وی چاقه ناو وگره موصله لپیشنگه کربو. بینرین هجا گلک بهرمند کردا هنه و گلک چالکین باش دکن لی مخابن جارنا کداوان تی وشارتن. یک جوان هنرمندا زنارا احمد خلکی درکیه لشامی خوندی و نهاجی لهولیری بجیب و یک کاری سرامیک دکه تنه نه کاری هنری دکه دخوازه گو او کاری هنری رادستی جواتی جیبکو بتایبتی پنابرا و زاروکا زنارا هیویه کوی هیه گو هنر رولکه یا درونی باش ده نافجیانا زاروکا ده بلیزه و بتایبتی جی کسین پنابر نها زنارا میوانا برنامه میه هنرمند زنارا احمد گلک سپاس بو بشتاری بوناتا برنامه هفت رنگ. زور سپاس بولوشی. زنارا زکاریتا شوپینن و منهاجی هنک تشتیتا اینو دیتن راستی کارکی گلک تایبت دکه لهولیر پایتخت هریما کردستانی به تایبتی جی کاری زاروکا و ته امبیج سرامیک خزف کاری دست ته شانیوان ده
وتشتكي قال لك بالكش مديت سيف جاليري جو تناوك هم ناوك خوش نقاندي هم جي قال لك تشالاكي لو يدبن چروكا سيف جاليري تشاوايه وتشد كد هندري في جاليري بله سيف جاليري وقت بروجيا لهريما كردستان ما دسبيكر سالا 2018 او بروجه کو یارمتی ده زاروک و گنجه لکردستانه چه خلکی ولات بن و چه میوان بن و هر کس کی بخوازید کاری به حاضر بر یا خولی راهینانه هنه ورکشوپ هنه حتى كاري سيف جاليري نبس يعني بوفا خلكايا بو خلكي كل كامبات جين اي خلكي ميسلي خلكي روجافا هر كس كي كو بيويست بي كار بكرياج بوا وجبو بشگرتيا ويارمتي بوا بله بلد هون دندري ده مديت كاري دست زاروكا فيري اوجد كفيري كاري دستات كتايبتي كاري خزف او كارك قالك تايبت يعني قالك ان ناسكري دناف جواتا ما ده غرز بيجم لتوي هنرا قلت فير بويا تخندي جي تتخاز ري زاروكا بده تجارنا فيديو تشد كي فيديو جي توان ريواند تشاوا حريا خوشي بكن تشاوا شكلان فورمات شي بكن بدست او تشتاد ويد تشاوا دبه بله براستي يما أكيد وك دبيجن يعني بلاني ما هي هر هيف تديت بلاني ما يعني ديارة بو خلكي كوتيج برزاروكي خو وأوي خو ياما هر أوك وأم باندورة كي تشيكن سر هر كسكي تي سيد جاليري تشزاروك بي تشي جنج بي کاری سرامیک نکاره کی اسانه گلک کار جرات و بری کو ام دست پروژات کن گلک کات پیوسته و کچوانی ام حریا خو بسترینن چوانی ام يعني تشتعم بيت فكرن ام بين بردست ام آوا بكن ف بس أسترم بيجم إنه برنجكي جلكي بتشوك يعني وكروكي ام دست بيتكن اكيد بشروجي دا بلاني ما مصدر به ان شاء الله بله برانيا خورتي ما كتيما السوري از بيجم هنراشي وكاري خوينن يعني هناك جوانا بيكرسازي خوندن لي براني شي وكاري خوينن ايتات بري خدا جي كيدن يعني هنر بشكل هنري لي سيراميك وكم زان السيراميك لسوريا يعني نافدار دل شامي قالك نافدار لد علي كرداد قالك كيم كستني براستي از بروفيجن بري خداي وي هنري چل دو في تيرو كيبو يعني حسكرنك تي تايبت هبو بري خداي و چا وشتر ولو تيروكاوي هنك يجمر شروع بك بله اسكرم بيج مختي از هاتم كو دقنا از بخوينم كوريمت كامن قوت من جو اف كاري سيراميك باشا كاركي تكس يعني جلكي نينا وكارتكن وباشا جبرتجي من ياويكر يعني اسكرم بيجم يعني جانا اموشغاري جلكي جرينجت جيانا انسان دا ومياوي او كرم قلت اوكي زي بخوينم يعني ومخوانت از جلكي كيف خوش منو وقتي از بكارتك يعني از حسم كاركي راستي جدايا وجلكي جرينجا بلي يعني او جوي كسي دست فكر بله زنار احمد قال لك سباس بو بشتاري بناته برنامج زور سباس بوجي ام هر لهريما كردستان ادمينن و چالكين هنري دزانن جو هنرمندين لكردستان قال لك الكاري پشتواني ج حكومتي ورناگرن لبلي هنرمند گشبينن و دخوازن جو خباتي خوال پیشخين وقت دوی راپورتا پیانی رمد دلشاد انور بحثا چالكي هنري دكي بيچا هنرمند دبر خود دن داگو برهمين خواه هنرا خواه بدن پیش دەکورتە فیلمی سینەماییە کە کۆمپانیای مەستی فیلم بە هاوکاری ڕۆشنبیری گەرمیان و دەربەنی خان
فیلمەکانی لە شاری دەربەنیخان نمایش کرد. زۆربەی تەلەڤیزیۆنەکان زۆربەی بەسەن حزب بە ئارەزوی خۆی یا مەسەن هونەرمەندەکان دابەش بوونە بەسەر کۆمەڵێ لە شاشەکاندا کە شاشەکان ڕاستە خۆ دێتە ماڵەکانمانە و زۆر جاریشێ زۆر تەندروست نییە بەڕاستی بۆی کە پەروەردەیەکی تەندروست بۆ مناڵەکانمان یا بۆ هونەری کوردی بکات. ڕاستە هونەر بۆ خۆی ئێستا خۆی لە قەیرانایە چکەم لێتەکەی خۆمان بە ئاراسەیەکی گەورە لە قەیرانێکی زۆر گەورایە، بەڵام هەوڵی ئەوە لە هەوڵی ئەوین بتوانین هەر ئەوەندە بڵێن ئێمە نەفەسێکە ژیان بەردەوامە ناتوانین ژیان ڕابگرین، بۆیە هەوڵی ئەوە دێن کە لە هەموو شارەکانە مەسەن بەڕاستی هونەر هەبێت ژیان ئەتوانین ژیان جوان بکەین، ئەگەر بێت و لە کونە لادەیەک ئەتوانین بە هەشتێ دروستکەین و لە باڵەخانەیەکی گەورەشە ڕەنگە بتوانین جەهەنەمێ بە خۆمان دروستکەین. فیلمە سینەماییەکان ژمارەیەکی زۆر بینەریان لە دەربەنیخان هەبوو کە بڕیارە لە شار و شارۆچکەکانی تر ژمارەیەکی تر کورتە فیلمی تر نمایش بکرێن. کارێ لە جۆری فیلم سازی یا فیلم پێشکەشکردن لە هەر دەڤەرێکە بزا و دەڤەرانی کە پشتگوێ خراون لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن ئەو بەرپرسانی کە نابەرپرسن لە ئاستی هونەر و هونەرمەندان، ئەمە باخێکی زۆر جوانی هەیە بە تایبەتی ئێستا منە کە آخر فیلمم بێ فیلمێکی دیکۆمنتاری لە ساڵی 1970 خۆم بیرەکەوتەوە کە خودی خۆم لە ناو خۆپشاندانەکە ئەمە واگەێنێ بنەوەی دوا ڕۆژەکانمان تیان گەیەنێ ئەمە کارێکی سیاسی کارێکی ڕوبەڕووبوونەوە و بەرخوددان لە ئاستی هەموو گیانە ئەبێ ئێمە خۆمان نمایشکەین و کارە هونەرەکانمان بەرعکسکەینەوە. لە نێو کورتە فیلمەکاندا ژمارەیەک ئەکتەری ژن ڕۆڵیان تێدا بینی. خانمانی هونەرمەند بەشداریکردنی ژنانیان لە کورتە فیلمەکاندا بە خاڵێکی بەهێز ناساند. بەڕاستی زۆر زەڕورە لەوەی کە وەکو سینەماکارە وەکو هونەرمەندێ وجودی خۆی بسەلمنێت لە مەودای سینەمای کوردیە، چونکە بە پەنجەکانی دەست ئەژمێرن ئەو ئافرەتانەی کە لە بوارەکە کارەکەن. هیوادارم زیاتر بێ و هیوادارم یعنی ئەو گەنجانێک کە لە ئێستا لە بواری هونەری سینەما هەنگاو ئەنێن بتوانن بە متوانەیەکی زۆرە و بتوانن بە تێڕوانێکی سەردەمیانە بشکەن. هەرچەندە هونەر وەکو کایەکانی تر لە هەرێمی کوردستان لە قەیراندایە، بەڵام هێشتا خەڵکێکی زۆر حەز بە هونەرن، بۆیە کارە هونەریەکان هێشتا بینەر و بیسەریان لەدەست نەداوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، دەربەنیخان. ناجی ئەمبەرێ خودن قامشلۆکە ئەڤینێ جەم وێنە گرێکی کورد ناوی فێسەل گۆجی 40 ساڵی ve karê wênegeriyê dike û kamerayê ser destî wî yê jêrbêjin kameravanê gerok yan wênegirê gerok got ew li derekê nasekinin gelek wêneyên kesên navdar li Qamişlo û li devera Cezîrê girtin wek Mihemed Şêxo, Saîd Yusuf, Aram Tigran û gelek kesê din jî kev hevdûrin li raporta Zana Umer di derbarê vî hunermendî binarin bêka çawa xebata xwe 40 salî berdewam kiriye. Li bajarê Qamişloyê bîrweriya bajêr ya 40 salî bi çavê wênegirê gerok hatiye belgekirin. Di salên hefteyê de Apê Fêsal di ciwaniya xwe de koçberî Libnanê dibe û li wê derê li ser destê wênegireke ermen fêrî hunera kişandina wêneyan dibe. Em çûn mala me li Birç Hemûd bû. Birç Hemûd Bêrûdê. Li wê dekê ez çûm nav Birç Hemûd ez geriyam yekê misewir hebû navê wî Sako bû. Ermenî bû. Mehela wî li Birç Hemûd bû. Ban mikir got wer tu çi şeğlî dikê? Te dî ez biçûçik bûm. Min got wela ez naşxulim. Ez ana ez hatime ez hîn neşeğlîm. Ê gotê cemê bişxurê min got erê ez ê bişeğlim. Apê Fêsal ji sala 1982 heya niha ji Qamişlo derneket û bi hezaran wêneyên xelkên Qamişloyê girtine. Cegerxwîn, Mihemed Şêxo, Saîd Yusuf û gelek navdarên Qamişloyê wêneyê wan bi kameraya Fêsal hatiye girtin. Irşîfa wî mîna Türkê dîroka bajarekî ye. Mala me li Hara Xerbî bû, Hemed Şêxo cîranê min bû. Deriyê min û deriyê wî bi hev bû. Her roh her sibeh derdket ji malê me silav lev dikir. Hemed Şêxo ala tûl min sûret jêr digirtin. Li daweta min wî didît wexta got dawet kir lê dixist siranek digot min sûret elwir bû em mewcûd dibûm. Min digirt jêr alemê pêr digirt. Min Cegerxwîn cenaza Cegerxwîn şixulê di sid sûretî min girt. Cenaza Cegerxwîn.
سعيد يوسف دهات حفلي ويشدبون جمرت قوت مدينة شباب أو الكيدبا جمرت قوت فيصل باية حفلة جمع هي مدينة شباب ورشور سورة طابقر آپ فیصل لسر درجاهی کاری خواه پر جوره این کمیریان بکار آنی بریاگو کمیرین دیجیتال پیش کردن گونها یک جوان بکارتینه. أب كاميرا فوري حديثة أب بري أزمي كريبو بازا هزارة فوري بس في المية فقطي أفلامي وين أمان هر سبه جمال دردکوه لسر پیان لپارک و بازارن باجیر دیگره بی گوناو نیشانک وی هبه باوری خلکی بویته گو دیوی نیان خواه آدمی روژه آنگو پشتی مهکه به وی دی ترکی آپ فیصل ده ببینن مینا گو ببیجه مروف بخواه بریا باوریه دبه ناو نیشانک گروک از هر درد گرم قسم منا قري از بس يجي قامشلوم وأدرم حمجي از بس يجي قامشلوم ارشیف آپ فیصل مینا کلتورا باجارکیه کو بی تی وی آوی بکوم کرن چاپ کرن و گهدانه هیه داکو وره بگو هستن جنف شکی بر بیدم و جبو برنامه هفترنگ زانا عمر دنگی امریکا قامشلو امی هرن باجار حلب چا لویده دیسانیجی کارن هنری بردوام دبن تفی گو وکما گو تروشا کورونا لویده بجمارک جه هنرمندین وی باجاری لسر دیوارا کاری هنری دکن تفی گو کاری وان زحمت جی لی بلی حز دکن گو هنرا خو بخلکی رپار دکن و بینن برچاوی جواتا خو فرحان هورامانی اف راپورت جبومه آماده کریه شێواندنی کارە هونەریەکان لە هەڵەبجە بووەتە جێگای نیگەرانی. هونەرمەندانیش کارەکانیان ڕانەگرتووە، ئەوان بەردەوامن لە نمایشکردنی کارەکانیان لە شوێنە گشتی و تایبەتەکان. دەشڵێن کاری هونەری زەحمەتی زۆرە و پێویستە کارەکانیان بپارێزرێن. پاراستنی کارەکانیش ئەبێتە پشتگیری بۆ هونەرمەندەکان. هونەرمەند ئەو کاتە دڵخۆشەکە ڕێز لە کارەکانی بگیرێ و ڕێز لەو ماندووبوونە بگیرێ کە بەهۆی دروستکردنی کارەکەەوە کێشاوێتی. بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە دەڵێ شێواندنی کارە هونەریەکان لە دنیادا هەیە، بەرهەمی بیرێکە کە قبوڵی کاری هونەری ناکات. ڕانکاری لە فکرە با بڵێن کۆنتراست لە فکرە هەندێک جار ئەوە بەرهەم دێنە کە فکرێکی ڕەجعی هەیە مەسەلەن تەخەبولی ئیشی فەنی ناکە، تەخەبولی ئەو جوانە ناکە کە لە پەیکەر و لە بواری شێوەکاری و لە تابلۆدا هەیە. بۆیە ئەم بەرکەوتێ هەدروست ئەبێ، ئەمە ئیسانیە، ئەمە ئەمتیدادە بۆ عنی مێژووی هەیە، مێژووی شێواندنی کارە هونەریەکان. ئەمە نەک لێرە لە زۆر وڵاتانە هەیە. دەرهێنەرێک دەڵێ ئەوەی بەرامبەر ئەو کارە هونەریانە دەکرێت خەڵکی ڕاستەقینەی شارەکە نین دەیکەن. لە ڕووی هونەریەوە هەڵەبجە مێژووی هەیە. دڵنیام خەڵکە جوانەکەی هەڵەبجە ئەو کارە ناکەن، وەگەر خەڵکێکی شەبێەوە دڵنیام خەڵکی هەڵەبجە نییە ئەو کاری کردووە، چونکە دیاردەیەک بۆ لایەنی پێشکەوتنی کۆمەڵایەتی لایەنی هونەری و ئەدەبی ڕۆشنبیریە. سەلاح ڕاژ یەکێکە لە هونەرمەندەکان و نووسەرەکان کە مێژوویەکی دوورودرێژی هەیە لە کارکردن لە هەڵەبجەدا. ئەو دەڵێ جێگەی کارە هونەریەکان و کوالیتی کارەکان پێویستە لە بەرچاو بگیرێن. بەشێک لە کاری شێواندنەکان لەلایەن منداڵانەوە کراون. کوالیتی زۆر دەگرێت، بڕات بێ ئێستا مەسەلەن ئێمە مشکلی ئەومانە کاتێک کە تۆ بی لە پیکەرێکیتەوە یەکەم جاربی لە پارەکەیەکتۆ چەند سەر چەند کەمتری کێچێ خۆی ئەمە خەتەرەکەی. تۆ دەبێت بیر لە کوالیتی ئیشەکە بکەیتەوە، نەک بیر لە تێچوونی پارەکەی. مەسەلەن هیچ مانتقی تیا نییە تۆ پەیکەرێک ملیۆنێ دیناریتی. لە مێژووی هەڵەبجەدا هونەر و کارە هونەریەکان پێگەیەکی گەورەیان هەبوو و دیار بوون، بەڵام بێبەش نەبوون لە ڕوبەڕووبوونەوە. ئێستا لە هەڵەبجە چەندین پەیکەر و کاری هونەری و تیپی شانۆیی هەن، بەڵام ساڵانە کارە هونەریەکان بۆ کاری جیاجا بەدەر نابن لە زیان و تێکدانیان. هونەرمەندان دەخوازن ڕێز لە کارەکانیان بگیرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. زۆنگ یۆنگ یی هونەرمەندێکی چاینیە
گو کارێکی gelek taybet dike bi kaxezên got ji birincê çêbûne wan ew kaxezana hunerekî gelekî balkêş çê dike. Rûsya jî li wê de pêşengehek jêr vekirin xwestin got berhemî wî bi xelkê re par vekin kabnerin bê ev huner çawayî. Bi hezaran pelên rengîn tabloyên sê rehendî yên hunermendê Çînê Zhuang Hongiyê dixemlîne. Ev pelên rengîn orogamînin ku bi peçandina pelan ve bi destatî çêkirin û pişre bi rengên arkîlik û zeytî tên boyahkirin. Ev niha li muzexaneya Ereta li Saint Petersburg'de tên pêşkeşkirin. Ereta herê mezintirîn muzexaneyê hunera nûjene li Rusyayê. Berhemên wî ji gulên orîgamî hatine çêkirin, piştî ev van gulan guherendiye wekî dîmenên xweşikên xwezayî. Hunermend Hongiyê li Çînû hatiye dinê, li niha li Hollanda jiyan dike. Li gor rexnegirên hunerî, hunera Hongiyê bê mînake ji ber ku ev çandên cuda yên Çînê û Rojavayî di hunerê xwe de tîne bahev. Ev hunermende ji çandê xwe yê netewî yê Çînê qut nebûye û di heman dem da berê xwe daya rêyeka cuda melpêj da nedîtibû. Li gor seredankarekî mirov ji kîjan alî berhemên wî temaşe dike, rengên cuda xwe ya dibin. Pir balkêş û bê hempaya dema mirov lê dinêre matmayî dimîne. Hongiyê bi rêka vîdyoyê li gel seredankarên pêşengî axivî û got berhemên wî senteza wêne û pêkeran e. Min bala xwe da hunerê sêrhend ji ber ku min konsepta wê nekesî nexwast. Li gor min ew wekû peyker û parçeyên sêrhend di nav da heye. Di berhemê min yê textê gulan da ew pehembûn tunne ye, di wan da çarçûveka şikandî ye. Min xwast ew hestavalehiyê çê bikim û ew bala min dikêşe. Pêşengeha Hongiyê bi navê Flower Beds û Landscapes heta 23 meha gulanê ya vê salê li muzexaneya Erarta li Saint Petersburgê were li darxistin. Binerên hêja bajarê Slêmaniyê bajarekî hunerî wekû dizanin çalakiyên baş li wê de berdewam dibe û gelek hunermend jî ji wî bajarî derketine. Hêvî Dilşad ew jî hunermendeke nih dest bi jiyana hunerî kiriye û karê wê berhemên wê piranî li ser xweza û xurista Kurdistanê ye. Rêbaz Mecîd serdana stûdyayê kir û ev rapor ji me re şandiye. Hêvî li jûrekî de xerîkî wê nekêşana. Ew hunermendekî gencî şerî Silêmanî û ziyatr be tabloyî sirûştewe xwî girtiwe. Hêvî wêneyî sirûştî Kurdistan li çavî kamerayê wênegiranî Kurdistanê ko dekatەوە û deyan kate tablo. بدایە دەستپێکردنم سەری ڤیدیۆمە کرد. شێوازی بەکارهێنانی فڵچە، شێواز بەکارهێنانی بۆیەکان و ئەو مادانەی کە پێویستە بەکاری بێنی بۆ وێنەیەک کێشی بەو شێوەیە دەستم پێ کرد. هیچ شتێکی ئەو پرۆفێشناڵیشم نەبوو بڵێم وەکو هەر ڕسامێکی عالەمی بێ. هەر بدایەتەکەی بە چەند شتێکی کەم و سەرەتایی دەستم پێ کرد. لە کاتی کەرەنتینە بوو، ئەو کاتەش ئیشم نەما لە ساڵی 2019 بۆ بدایەتی 2020 فکرم بۆ هاو کە دەستکەم بە ئیشی کێشانەوەی وێنەی فۆتۆگرافەرە کوردەکان. ئەو فۆتۆیانێکە فۆتۆی سروشت و لانسکیپن زیاتر حەزم لێی بوو، دەستم پێکرد بە کێشانی ئەو وێنانە و هەستم کرد خەڵک زۆر زۆر ئەوەی بەدڵ بە زیاتر و خۆشم زۆر پێینم لەگەڵ سروشتا هەیە و حەزم لێی بوو. بۆ شێوەیە ئەم بدایەتی ئیشم دەست پێ کرد. ئیتر کە بڵاوم کردەوە خەڵک زۆر بەدڵی بوو، دەستم کرد بە کێشانی ئەم وێنانە. ئەو بەهرە هونەریەکانی لە بازرگانیەکی بچووکدا کۆ کردووەتەوە و فرۆشی تابلۆکانی بوونەتە سەرچاوەیەکی دارایی و لە ئێستاشدا چەند پرۆژەیەکی هەیە و دەیەوێت بازرگانیەکەی گەورەتر بکات. بدایەتی ئیشکردنم تۆزە تەڵەبم وەرەگرت لە خەڵک، بەڵام هەستمە کرد تەڵەبەکان ئەو شێوازە نییە بوومە کە خۆم حەزم لێی بێ. شێوازی ئیشکردنەکە زیاتر حەزیان لە ئەبستراکتە، حەزیان لە ئیشی گرافیکە، منش خۆم زیاتر حەزم ئیشی سروشتە زۆر لەگەڵمانە ئەگوجا هەستم نەئەکرد بە تەواوەتی بتوانم بە تایبەت ئیشی لەسەرکەم بە جوانی شتەکە پێشکەشکەم. بۆیە تۆزەی دوورکەوتمەوە. ئیتر ئیشەڵا لە داهاتوە هەنێ فکرم هەیە ئەگە بتوانم بیانکەم بە بزنسێکی بچکۆلە بۆ خۆم ئیشی لەسەرەکەم، بەڵام عادەتەن لە وڵاتی ئێمە تۆزە هونەر قورسە بتوانین تەنها لەسەر هونەر بژیت. خەڵکی ئێمە زۆر گرنگی پێ نایەت ئەوە. گەرچی لە نەریتی کۆنی ناوچەکەدا کاری وێنەکێشان و بازرگانی سربەخۆ بۆ کچان بە گونجاو نەبینراوە، بەڵام لە ئێستادا زۆرن ئەو کچانی وەکو هێوی هەم سەرقاڵی کاری هونەرین و هەمیش بازرگانی خۆیان دروست دەکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا،
سلێمانی ئەنهاجی دچن هەندێ سووریە تەوی شەڕی وێژی لێبەلێ یەک جوان کەسێن گۆ کارێ هوەرێ دکە حەزمل کردالی کارێ خۆشنووسینێ دکە یانجی خەتاتی و دخوازە گۆ هوەرا خودێ بالێ بینە سەر خوشکبوونا نویسینا عەرەبی بدەست گۆ دیرۆکە کوێ دوو مدرێژ دێ دیرۆکە هوەرا ئیسلامی دەیە کا هەفتور بنەرن بێ هوەراوی چاوا برێوە دچن. جێپەنجەی ئەندازیارێکی تەلارسازی بە شارەکۆنەکەی دیمەشقەوە و بەو کۆڵانە تەنەبەرانەوە دیارە پیتەکانی خۆشنووسی عەرەبی کە ڕستەکەن تێکەڵکردنی پیتە عەرەبیەکان لە نێو تابلۆیە کە ڕۆحی نوێگەرایەتی بەبەری پیتەکاندا کردووە. الكتلة والفراغ والربط البصري بين هالكتلتين وێنەی سەلاحەدینی ئەیوبی سمبولی دامەزرێنەری دەوڵەتی ئەیوبی و قەڵای حەلەب وەک شوێنێکی دێرین لە سووریا. ئەم هونەرمەندە گەنجە هێشتا مەرسەمی خۆی نییە وەلێ کارەکانی لە زۆر جێگای سووریا بە دیارچاوی خەڵکەوەیە. بەلایەو گرنگە دەرچوون لەو شێوە کلاسیکیەی بەبەری هوەری خەتی عەرەبیدا کراوە. التصق اسم الخط العربي خەتی عەرەبی نووساوە بە هونەری ئیسلامیەوە لە بەرەوەی پیتەکان لە قورئاندا هاتووە. ئەوە شتێکی جوانە. ئێمە لەم هونەرەدا دەمانەوێت لە چوارچێوەی کلاسیکی دەرچین تا بگین بە هونەرێکی تەشکیلی لە پیتەکانیشدا چەندین شێوەی هونەریان هەیە. تەکنەلۆژیا لە هەموو جێیە تەنانەت بە حازی پیتەکانی خەتی عەرەبیت بۆ دەخاتە بەردەست بەڵام لای ئەم هونەرمەندە سەردەمی گەڕانەوەیە بۆ پێدانی جوانی بەو مێژوانە خستنەگەری فڵچەیەکی هونەرپرژێن و پێدانی ڕۆحێکی تر بەو مێژوانە. ممكن أحيانا نستخدم آيات قرآنية دەتوانین هەندێک جار ئاەتی قورئانی بەکاربهێنین یان شعرەکانی تەسەوفی و ڕۆمی و حەجاج یاخود تەنها پیتەکان بەکاربهێنین هەتاوەکو وێنەکە دەکێشین. حازم کەردەلی 24 ساڵ هێشتا لە بەهاری تەمەندایە وەلێ کەوتووەتە تێکشکانی پیتەکانی خەتی عەرەبی کە غوباری مێژووی هەزاران ساڵی لێنیشتووە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. بەلێ بینەرین هێژال vêda em giştin dawiya vê gera xwe di nav bexçê çand û hunera rengîn hetanî gerek din her şad bin û bera bi silamet bin bimînin dixweşiyê de.